السلام عليكم هاورانی وەدام تەندروستان باش بن انشاءالله من پۆڵا لە بابەتی ئەم جارەدا باس لەوە دەکەین ئایا چۆن بتوانین ئەو فایلی کۆپی بکەین یاخود پێستی بکەین لە ڤیژوال بۆکسی باشە لە ویندۆزی سەرەکی یعنی چۆن بتوانم ئەو فایلی نەقلیوێن دەرکەم و بە عەکسەوە لە ڤیژوالەکەی بۆ ویندۆزی ئەستی ئێستا وەکو دەبینی ئەمە ناتوانین شتی نەقلکەین ها سەیکە سەوتەشی دەسێت ئێستا چۆن بیکەین یەکەم شت کە تۆ دەیکەی دەچێت بەشی دیڤایس لێرە بەشی شێر ئەمەی کۆتایی وە لێکوانێت بەشی دیڤایسەکەی دادەگرینەوە بەشی کۆتاییەکەی دادەگرینەوە باشە وە لێکوانێت چی دەکەی دەچێت بەشی دیڤایس ئەمە دادەگری ئێستا کە ئەمە داگری جار ڕفرێشی دەکەینەوە سەیکە وە لودینگ دەکات کە کاتێک لۆدینگمان کرد دەچینە بەشی مانێجەرەکەمان و بەشی the PC و ئەم بەشەمەوە بۆ دەکرێتەوە ئەم بەشە کلیک دەکەین و لێکوانە بەشی ویندۆز ئەمە ئەدێکشن ئەمە ئینستاڵ دەکەین سەر بۆ تاکو ئینستاڵ دەبێت و لێکوانە یەس دادەگرین نێکست هەمووی نێکست دەکەی ئێستا ڕیبۆت دەکەین یانی دەکوژینە پێی دەکەینەوە هیچ مشکلەی نامێنێت ئێستامە پێ دەبێتەوە بەڵێ فینیش ئێستا ریستار دەبێتەوە کە ریستار بووە تۆ دەتوانی بەدڵی خۆت دەستکاری بکەی بەڵام بە هەتا پێ دەبێتەوە